ئێمە لەم باسی هەنجیرەوە هێوی باسی تەوەرێکیشمان ئامادە کردووە لەسەر ئەوەی کە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ ئەبینین بەرهەمە کشتتوکاڵەکانی ناوخۆی لە هەرێمی کوردستان لە برەودانە ینی ئەوەی کە چیتە بازار و شتەکڕی بەرهەمی ناوخۆی ئەبینیت هەرچەنە بەداخەوش کە ساڵی بوو ئەم ساڵ بەڵام لەگەڵ ئەو شابەرهەمی ناوخۆی دەبینیوە تا ڕادەیەک گلەی جوتیارانیش ئەم ساڵ کەمتر بۆتەوە ینی ئەوەی کە ئەبیندێ ساڵانی ڕابرد و لەم وەرزەیە مابینی کە زۆرینی جوتیارەکان بەرهەمەکانیان فڕێتە بەرهەمەکەمان ساغ نابێتەوە درستە بزانین بۆچی ئەم ساڵ ئەم جیاوازیە چی ئەم ساڵ ڕیاوە بۆ ئەوی کە گفتوگوی زیاترکەین لەم بارەیەوە لە ستۆدەکانمان لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ حسێن محەممەد یاخود حسێن حەمەکەریم و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتتی هەرێمی کوردستانمان لەگەڵایە کە حسێن بەیانیت باش هەر لەو فیچەرێک کە پێشتر بینیمان ئەبینیم بەرهەمێکی جوان ناوخۆیی و بەرهەمێکی بەتام و تا ڕادەیەکیش ینی لە بازارەکانە زۆر باش ساغە بێتەوە بەرهەمی هەنجیری ئاکرێمان بینی هۆکار ئەمانێ بزانین ئەم ساڵ ڕادەی ساغبوونەوەی بەرهەمی جوتیاران تا چەندە تا چەند جوتیاران ڕازین لەوەی کە بە بازارکردنی بەرهەمەکانیان یعنی بەدڵی ئەوانە سپاس بۆ خوا بۆ دڵسۆزان ئەم ساڵ لەگەڵەوەی کە بەرهەم ئەتوانم بڵێم بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە بەرهەمەکە بەڵام بە خۆشحاڵی وەکو جنابتان ئاماژانتان بێدا هەتا ئێستا هیچ گلەی و گازندەیەک نییە لە جوتیاران لەلایەن جوتیارانەوە و ئێمە ڕۆژانە بە دوواداچوونەکەین لە هەموو عەلوەکان و لە بازاڕەکان دەبینین تا ڕادەیەکی باش نرخەکان گونجاوە بۆ جوتیاران ئەوەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکاری سەرەکی بێگومان وەکو بەڕێستان ئاگادارن مەسلەی دابینکردنی ئاسایشی خۆراک و پاراستنی بەرهەمی ناوخۆ استراتیجی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بۆیە بەردەوام وەزارەت هەوڵی ڕەخساندنی ئەو زەمینەیە دەدا کە چۆن ئێمە بتوانین ئاسایشی خۆراکی خۆمان زامن بکەین و چۆن بتوانین پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین بۆیە بەردەوام لە هەوڵەکان بەردەوامین بۆ ئەو مەبەستە یەکێک لە هۆکارەکانی ئەو بابەتاوەیە کە ئێمە بێگومان بە هەوڵی جەنابی وەزیر و وەزارەت هەوڵێکی زۆرماندا کە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقی حکوومەتی فیدراڵ لێک تێگەشتێکی باش دروستکەین و یاداشتنامەیەک واژۆ بکەین بۆ ئەوەی کە بە ئەو بربەستانە لابرێ لە بەردەم هەناردەکردنی بەرهەمەکانی ناوخۆ بۆ پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق سپاس بۆخوا ئێستا هیچ بربەستێک نەماوە لە بەردەم هەناردەکردنی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان خاڵی دووەمەوەیە کە ئێمە ساڵانە لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆ قەدەغا یاخو باش دەخەینە سەر بەرهەمەکانی هاوردە بۆ ئەوەی بەرهەمی هاوردە نەتوانێت کێبڕچەی بەرهەمی ناوخۆ بکە بێگومان ئەوەی دەیبینین یعنی ئێستا بۆ نمونە بەرهەمی وهەیە مەسەلەن 1000 دینار 500 دینار 600 دینار باجی لەسرە بۆیە ئەو بەرهەمانە لە کاتێک کە کاو باجارە قرێتە سەر هەرچەنە لە وڵاتەکانی خۆشیان هەرزان بن ناتوان کێبڕچێ لەگەڵ بەرهەمەکانی ناوخۆیان بکەن بۆیە دەبینین ئێستا ینی لە عەلوەکانە کە ئێمە ڕۆژانە بەشی زۆری بەرهەمەکان بە تایبەتی سەوزا هەمووی بەرهەمی ناوخۆیە و ئێمە بەردەوام لەسەر هێڵین بۆ بە دوواداچوون بۆ ئەو بابەتان خاڵێکی تر ئەوەی کە وەزارەت بە تایبەتی لەم کابینە زۆر گرنگیمان پێداوە مەسلەی بە پیشەسازیکردنی بەرهەمە خۆراکیەکانە بە تایبەتی بەرهەمەکانی سەوزەوە لە ناویشانە بەرهەمی تەماتە بە خۆشحاڵی وەستە هەردوو کارگەی دۆشاوی هەریر و کارگەی دۆشاوی شارزور لە پارێزگای هەڵەبجە ئەم دوو کارگەیە کارەکەن کە ڕۆژانە سەدان تەن تەماتە لە جوتیاران وەرەگرن و ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە بەرهەمەکان لە ناو عەلوەکانە نەمێنن و بە بازارکردن تا ڕادەیەکی باش بێ و نرخەکانیش تا ڕادەیەک بەجێگیری بمێنێتەوە کە لە بەرژەوەندی جوتیاران دابێ
ئەمانە ئەو هۆکارانن بە شێوەیەکی گشتی کە کاریگەریکی گەورەیان هەیە لەسەر پاراستنی بەرهەمی ناوخۆوە جێگیرکردنی نرخ و ڕەوینەوەی دوودڵی لەلایەن جوتیارانی هەرێمی کوردستان. بەڵێ کاک حسێن زۆر بەخێر بی سوپاس پاماتەبوونت. دەمەوێت باس لەو بابەتە بکەین کە لە ساڵانی ڕابردوودا باس لەوە ئەکرا کاتێک جوتیاران بەرهەمەکانیان فرێدا باس سێوانە کراوت ڕێخستن نییە بۆ بەرهەمهێنانی یاخود بۆ چاندنی بەڕبوومەکانیان. بۆ نمونە باس لەوە ئەکرا کە لە ڕابردووە بۆ ساڵی وا هەبوو تەماتە زۆرە چێنرا یا خیار زۆرە چێنرا. یەکێک لە بەرهەمەکان جوتیاران زۆر پشتیان پێ دەبست دەچێنرا بە شێوازێک بوو کە بازار ینی لە پێویستی بازار زیاتر بوو. ئەم ساڵ ئەم ڕێخستنە کراوە بۆ جوتیاران؟ بەڵێ خۆی ئەوە هاوکێشەیەکی یابووری زۆر ئاسانە، ینی خستنە ڕوو داواکردن. کاتێک کە خستنە ڕوو زۆرە بێ داواکردن لە خوار خستنە ڕۆیە بێگومان دەبێتە هۆی دابەزینی نرخەکان. ئێمە ئەگەر بازار هەبێ دەرگاکان واڵا بێ لە بەردەم هەناردەکردنی بەرهەمی ناوخۆ بۆ پارێزەکانی تری عێراق و بۆ بە پیشەسازیکردنی ئەم بەرهەمانە بێگومان هیچ بەرهەمێک زیاد نییە. ینی ئەوەی کە ئەڵێن زیادە لە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان، ئەگینا زیاد نییە لە پێداویستی عێراق یان لە پیشەسازیکردنی ئەو بەرهەمانە. بەڵام بێگومان بۆ ئەمەش هەردەبێ تا ڕادەیەک تەنسیقێک هەبێ، هەماهەنگیەک هەبێ لە بینی جوتیاران خۆیانە بۆی کە بزانن ینی بەرهەمەکانیان جۆرا و جۆرکەن، هەمە جۆرکەن. بێگومان ئەوەش یەکێکە لە ئەولەویاتەکانی وەزارەت و ئێمە نەخشەیەکی بەرهەممان داناوە لە وەزارەت بەپێی ناوچەکان لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی بەرهەمێنانەوە کە دەبێ تقریبەن هەماهەنگی و یەکسانیەک هەبێ لە بەرهەمێنان. بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا بەشی زۆری خانۆپلاسیکیەکان مەسەلەن لە سەدانەوە 7 کرد بە خەیار. ئەمە ئەبووە بۆی ئەوەی کە بەرهەمی خەیار زۆر زیاد بێ نرخەکەی دابەزێ بەرهەمەکانی تر بە پێچەوانەوە. بەڵام ئێستا ینی بە سوپاسەوە زۆر باشە، یعنی ئەبینین تا ئێستا بەرهەمی خەیار کە چیهی خانۆپلاسیکیەکان چیهی کێڵگەی کشتتوکاڵی کراوە هاتۆتە بازارەکان و نرخی خەیاردا نەبەزیوە. بێگومان ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە بۆتە هۆی ئەوەی فرەجۆرکردنی بەرهەم لە ناو خانۆپلاسیکیەکان و لە ناو کێڵگە کشتتوکاڵیەکان. ئەم بابەتە بەشێکی ئەکەوێتە سەر ئێمە وەکو وەزارەت و کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و بەشێکیشی ئەکەوێتە سەر جوتیاران خۆیان کە چۆن بتوانن ئەو هەماهەنگیە لە نێوان خۆیاندا بکەن بۆ جێبەجێکردنی ئەو مەبدەە. بەڵێ کاک حسێن شتێکی تر هەیە کە زۆر گرنگە بۆ بواری ئەوەی کە بتوانێ جوتیار دڵنیایی پێبدات بۆی کە بەرهەمەکەی ساغ دەبێتەوە، ئەویش بوونی عەلوەکانە. لە هەرێمی کوردستان ئێوە وەکو وەزارەتی کشتتوکاڵ داتا و ئامارەکان چیمان پێ دەڵێن لەبارەی بوونی عەلوەکان؟ ینی ئێستا لە چاو پارە زیای کردووە عەلوەکان لە هەرێمی کوردستاندا کە وای کردووە بە بازارکردن خێراتر بێ؟ ئێمە طبعاً ژمارەیەک عەلوە هەیە لە سنتەری پارێزگاکان و لە قەزا و ناحیەکان. بێگومان ئێمە مجارەڵێن عەلوەکان شوێنی ڕنینەوەی ڕەنج و ماندووبوونی جوتیارانە، بۆیە بەڕاستی ڕێخستنی عەلوەکان زۆر گرنگە. خاڵێکی تر کە ئێمە کاری لەسەرەکەین ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین بازاری میلی دروستکەین بۆ ساکردنەوەی بەرهەمەکان، واتە ڕاستەوخۆ بەرهەمەکانی جوتیاران بگا بەدەستی بەکاربەر بەدەستی هاوڵاتیان. بێگومان ئەم مەبدە ئێستا کاری لەسەرەکەین و لە هەندێک شوێنەکان جێبەجێ کراوە. بۆ نمونە دەبینن ئێستا لە پارێزگای هەڵەبجە تقریبەنەوە نزیکەی زیاد لە مانگێکە هەموو پێنجشەمان و جومعانێک ینی بەرهەمەکانی جوتیاران لە شوێنێکە ساغەکرێتەوە و هاوڵاتیان دەچوان یەکسەر بچن بەرهەمەکانیان دەستەبەرکەن. بێگومان ئەمە کارێکە بۆ تەواوکردنی کاری عەلوەکانە و ئێمە لە ماوەی ڕابردوودا یاسایەکمان پێشکەش کرد بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە ئاراستەی پەرلەمان بکرێ بۆ زیاتر ڕێخستنەوەی عەلوەکان لە هەرێمی کوردستان. بەسپاس ئێستا کاری لەسەرەکرێ بە هیوای ئەوەی کە
لە ئایندەیەکی نزیکە ئەو یاسایە لە پەرلەمان دەرچێوە کاری پێ بکرێ بێگومان بە شێوەیەکی زۆر سەردەمیانە ئێمە دامانڕشتووە چۆن مامەڵەی یاسایی ئەکرێ لەگەڵ ئەو ئەلوانە و لەگەڵ بەرهەمەکانی جوتیاران و بە بازارکردنیان لەبەرەوە ئەلوە ناوەندێکی زۆر گرنگە بۆ ساکردنەوەی بەرهەمەکانی جوتیاران و ڕێخستنیان و ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەموو پارێزگاکان لە هەموو شوێنەکان نوێنەری بەرەبەتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکانی لێیە نووسنگەی تایبەتیان هەیە لە شوێنەکە کە هۆبەیەکە بێگومان تەنسیقیان هەیە لەگەڵ سەرجەم قاتعەکان و ئێمەش لە ڕێگەی ئەو هۆبانی خۆمانەوە پەیوەندیکی ڕاستە خۆمان هەیە لە ئەلوەکان و بەسواسەوە توانم بڵێم ئەلوەکانیش تا ڕادەیەکی باش هاوکارن بۆ ساکردنەوەی بەرهەمەکان و ئێمە بەردەوام لە پەیوەندی و هەماهەنگی داین بۆ ئەو بابەتە. باشە کاک حسێن دوا پرسیارەکەمەوێت سەرنجی جەنابەت بزانم لەسەر بەرهەمی ناوخۆیی لە ئێستادا بەرهەمی ناوخۆ بۆ شێوازەیە کە بە تەواوەتی پێویستی بازاری خۆمان پڕ بکاتەوە وا بکات لێمان زیاد بۆ هاوردی دەرەوەی بکەین؟ بەڵێ ئێمە بە تایبەتی لەم وەرزە ئەوەی دەیبینین ئێستا لە ئەلوەکانە بەشی زۆری بەرهەمی ناوخۆیە هیچ بەرهەمێکی هاوردەی تیانە بۆیە ئێستا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەسەر هێڵین و ڕێنماییکی تایبەتیشمان داڕشتووە کە ئێمە چۆن بتوانین بەرهەمەکانی ناوخۆ هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین بە تایبەتی وڵاتانی کەنداو و هەندێک لە وڵاتانی ئەوروپی و ئەسکەندەنافی ئێستا ئێمە ڕێنمایەکەمان داڕشتووەوە کاری لەسەرەکەین بۆ سازکردنی ئەو زەمینەیە بێگومان ئەمە دەبێتە هۆکارێکی زۆر گرنگ بۆ زیاتر گەشەپێدان بە کەرتی کشتتوکاڵ و پەرەپێدان بە بەرهەمی ناوخۆ و هەندانی جوتیاران بۆ فراوانکردنی کێڵگەکانیان و زیادکردنی داهاتی جوتیاران و سێکتەری کشتتوکاڵ ببێتە سێکتەرێکی زۆر گرنگ بۆ هەمەجۆرکردنی ئابووری لە هەرێمی کوردستان لە پاڵ سێکتەرەکانی تری وزە و گەشت و گوزار و بازرگانی. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز حسێن حەمەکەریم و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی ئەمە بووی ماندوو نەبی سوپاس. دەست خۆش بێ.